سپێدە باش من هاژە غەفور لە کەناڵی کوردستان 24ەوە لە پرۆگرامە جوانەکەی ڕۆژ باش لەگەڵتانە بم بۆ دەستپێکی ڕۆژێکی نوێ بۆ هیوام کە بەرگە و بابەتەکانی ڕۆژ باش ببێتە جی سەرنج و سوودێک بە ئێوە بگەێنێ و تەواوی ڕۆژەکەتان بە خێر و خۆشی بەڕێ بکەن ئینشاءالله. ئەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە هەوڵدایە و ئەو شاندەی کە چۆتە بەغدا لە هەوڵی ئەوەدایە کە بتوانن هەموو کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بنەبڕ بکەن و ژیانێکی باشتر بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستەبەر بکرێ. بێگومان پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 ئینشاءالله خێر و کاردانەوەیکی باشی ئەبێت بۆ هەموو هاوڵاتیانی عێراق بەگشتی و بە تایبەتیش بۆ هەرێمی کوردستان. ئەمە لە کورتەی هەواڵەکاندا باسی دەکەین جگەلەوانەش لە بیری ناکەین ئەم شەو کە دوا شەوی پاییزە و دەستپێکی ڕۆژەکانی دیکەی زستانە ئەزانین کە شەوی یەڵدایە شەوی یەڵداش بە درێژترین شەوی ساڵ دادەنرێت ئەو شەوەی کە ناڕێتەوە بۆ ئەو کەسانی کە حەزیان بەخەو بێگومان ئەگەرم شەو تێرخەو نەبن ئەوە تەواو هەرگیز لە ساڵەکە تێرخەو نابن جگەلەوە ئەمە وەکو بابەتێک کە باسی دەکەین و باسی واکەین کە شەوی یەڵدا چۆن گرنگی پێدەدرێت لە ناو کوردستاندا بەگشتی و لە باشوور لە ڕۆژهەڵات و لە پارچەکانی دیکەش دوایتر زیاتر قسەی لەسەر دەکەین و تەوەرێکی دیکەمان هەیە ئەمڕۆ لەسەر خەڵاتەکانی دەستگای ڕوانگەیە کە ساڵانە کۆمەڵێک گەنج بە پێشکەشکردنی پرۆژەی زانستی ئەدەبی یاخود دەستپێشخەری کار بێت هەر بابەتێک لەوانە بێت پرۆژەکانیان پێشکەش دەکەن و دەبنە براوەی خەڵاتەکانی ڕوانگە و ئێمەش میوانمان دەبێت لەو بارەیە و گفتوگوی زیاتری لەسەر دەکەین. سەرەتا لە بیری ناکەین بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێەکەین و دواتریش درێژە بە ناوەڕۆک دەبین. وەزیری دارایی عێراق ڕایدەگەیەنێت هەولێر و بەغدا لەبارەی پرۆژە یاسای بودجە ڕێکەوتن. عەلی عەبدولئەمیر عەلاوی وەزیری دارایی عێراق ئەگەرێکی زۆری هەیە. دۆخی دارایی عێراق هاوشێوەی ڕابردوو بەردەوام نەبێت و پێشبینی دەکرێت 6 یان 7 مانگی دیکە یەدەگی بانکی ناوەندی نەمێنێت. داواش دەکات ڕێوشوێنی چاکسازی دارایی بگیرێتە بەر. وەزیری دارایی عێراق جەختیشی کردەوە هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لەبارەی پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2021 گەیشتوونەتە ڕێکەوتن. ئیسماعیل بێشکچی ڕایدەگەیەنێت پەکەکە هاوکاری هەشتی شەعبی دەکات بۆ ئەوەی قەوارەی هەرێمی کوردستان نەمێنێت. ئیسماعیل بێشکچی نووسەر و کۆمەڵناسی تورک ڕایگەیان کە ئەوەی پەکەکە دەیکات خواستی تورکیا و ئێران و سووریایە و دەوێت قەوارەی هەرێمی کوردستان نەمێنێت. ئاماژەی بۆش کرد کە لە ساڵی 1970 هیچ عەرەبێک لە شەنگال نەبوو بەڵام پەکەکە و کەجەکە هەوڵ دەدەن شەنگال لە کوردستان جیا بکەنەوە. گوتیشی بوونی پەکەکە لە شەنگال بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئێرانە. مستەفا کازمی سەردانێکی کورتی چەند کاتژمێری بۆ ئوردن ئەنجامدا. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی شانشینی ئوردنی کردو لەگەڵ شا عەبدوڵڵای دووەم کۆبووەوە. لە کۆبوونەوەکەدا مستەفا کازمی و شا عەبدوڵڵا پرسی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و چۆنێتی بەرەنگاربوونەوەی ئاستەنگە ئابوووریەکانیان تاوتوێ کرد. سەردانی کازمی بۆ ئوردن دوای 2 ڕۆژ لە سەردانی بۆ تورکیا هات. هەسەدا حکوومەتی سووریا لەسەر چەند خاڵێک ڕێکەوتن. بۆ سەینە شەعبان ڕاوێژکاری تایبەتی بە شار ئەسەد سەرۆکی سووریا ڕایگەیاند لەبارەی ئاڵاوێکێتی خاکی سووریا و چەند پرسێکی دیکە لەگەڵ هەسەدا ڕێکەوتون. بەڵام ڕێکەوتنەکە واژۆ نەکرا و ڕاشی گەیان بەشێک لە هێزەکانی ناو هەسەدا پەیوەندیان لەگەڵ ئەمریکا هەیە و ناکۆکیەکانی ئەوانیش لەگەڵ تورکیا لەسەر دزیە. بەهۆی بڵاوبوونەوەی جۆرێکی دیکە لە ڤایرۆس قەدەغەی هاتوچۆ لە بەریتانیا ڕاگەێنرا. بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیان ئەو ڤایرۆسە نوێی لە وڵاتەکەیان بڵاو بووەتەوە خێرایی بڵاوبوونەوەکەی لە 7% لە کۆرۆنا زیاترە. ئاماژەی بەوەش کرد بۆ ڕێگری لە تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە نوێیە لە ئەمڕۆ بڕیاری قەدەغەی هاتوچۆیان ڕاگەیاندووە و لە سەرتاسەری بەریتانیا جێبەجێ دەکرێت. پێشتریش ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند بوو ئەو ڤایرۆسە نوێیە لە بەریتانیا بڵاو بووەتەوە و هێندە مەترسیدار نییە. بەهۆی بەکارنەهێنانی دەمامک سەرۆکی چیلی بە بڕی $3500 سزادرا. دوایەوەی سبەستیان پێنرە
سەرۆک کۆماری چیلی لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاو بووەوە لە وێنەکەدا سەرۆکی چیلی بەبێ بەستنی دەمامک دەردەکەوێت بۆیە بەرپرسانی تەندروستی چیلی بڕیاریاندا سێبەستیان بە بڕی $3,500 سزا بدەن. سێبەستیان پێنێرا سەرۆک کۆماری چیلی لە بەرامبەر دەرکەوتنی بە بێدەمامک داوای لێبوردنی کرد و ڕایگەیان بۆ هەموو سزایەک ئامادەم ئاماژی بەوەش کرد ئەو لە کەنار دەریا لە نزیک ماڵەکەی خۆی پیاسەی کردووە بۆیە دەمامکی بەکار نەهێناوە. گرنگی بەستنی دەمامکمان بۆ دەرکەوت تەنانەت لەسەر سەرکردەکانیش. ئەمە کورتەیەک بوو لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان و ئێستاش ناوڕۆک بەردەوام دەبێت. جوتیاران یاخود بڵین ئاژەڵداران ماوەیەیان هەیە یاخود وەرزیان هەیە بۆ پەروەردەکردنی بەروبوومەکەیان بێ یاخود بەخێوکردنی ئاژەڵەکانیان بێ بووی کە دواتر ئامادەی بکەن و بەرهەمێکی باشیان هەبێت چۆن ئاژەڵداران و مەڕدارانی هەرێمی کوردستان چەندین مانگ مەڕ و بزنەکانیان بەخێوەکەن لە کوێستانەکان و لە وەرگاکان دەیان لەوەڕێنن بۆەوەی دواتر لە بازاڕەکان ساخیان بکەنەوە. لە مەدانی ئاژەڵانی سلێمانی دوو جۆر مەڕ ئەفرۆشێ کەوانیش مەڕی ناوخۆی و مەڕی بیانیشن. بەڵام ئاژەڵداران تا ڕادەیەک نیگەرانن لەوەی کە ئەو مەڕێک کە لە دەرەوەیەت یاخود لە ئێران و لە سووریاوەیەت تا ڕادەیەک بازاڕی ئەوانی کەس کردووە. بەمە لەم کاری هاوکارماندا ببینین زانین مەدانی ئاژەڵان لەوێ چۆنە و چ مەڕێک دەفرۆشێ. ئاژەڵداران و شوانکارەکانی هەرێمی کوردستان ساڵانە 4 مانگ مەڕ و بزنەکانیان دەلەوەڕێنن بۆ ئەوەی کردداری زاوزێ بکەن و گەورە ببن پاشان لە مەدانی ئاژەڵاندا ساغیان بکەنەوە. بەڵام ئەمساڵ بەهۆی هێنانی مەڕی سووری و ئێرانی با ڕێگەی قاچاق نرخی ئاژەڵی خۆماڵی لە ئاستی خواستی ئاژەڵدار و مەڵدارەکاندا نەبوو. بەڵێ ڕاستەکەم کاوڕە سووریە کە هێت زەرێکی زۆر یاوە لە خەڵک هەموو لادەکان چۆڵی کرد لەبەرەوەی ئەو حیوانە سووریە یەکەم گۆشتی خۆش نییە هەمی داو دەرمانە و دووهەمیش سەرێکی کەمە کابرا 4 مانگ بەخێوێکە کاوەڕ مەصرفێکی زۆری لێکا دوایە دا بە 2 دەتر زەرەکە کە ئەو هێت ساری ئەم شەشکێنێت. ئێستا دوو زۆر مەڕ لە مەدانی ئاژەڵانی سلێمانی کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت. یەکێکیان مەڕی خۆماڵێ و ئەوی دیکەیان مەڕی بە قاچاقێنراوی سووری و ئێرانیا. نرخی هەریەکێکیشان جیاوازە. بە شێوەیەک نرخی کیلۆیە گۆشتی ئاژەڵی خۆماڵی سەروی 10,000 دینارە و نرخی کیلۆیە گۆشتی ئاژەڵی بیانی نزیکەی 10,000 دینارە. هۆکاری هەرزانی ئەو مەڕووماڵاتی کەوا لە سنوورەکانەوە بە قاچاق دێ ئەوەیە کەوا پارەی ئێرانی و سووری دابەزیوە بۆیە ئەوەی ئەوان زۆر هەرزانە وە گومرگی لێ نادرێ و باجی لێ نادرێ و لەبەر ئەوەیە بە هەرزانی دێتە ناو بازاڕی ئێمە و جۆرەکەیشی جۆری خۆمان باشترە لەوانە لە هەموو ڕوویەکەوە. باپەی خەمڵاندنی ئاژەڵداران و ئابووری ناسان ئەگەر مەڕێکی بە قاچاقێنرا و کێشەکەی 50 کیلۆ بێت لە نرخەکەیدا $40 لە مەڕی خۆماڵی کەمترە. هۆکارەکەشی بۆ 2 هۆکار دەگەڕێنەوە کە دابەزینی بەهایدراوی سووری و ئێرانی بەرامبەر $، و نەدانی هیچ باجێکی گومرجە لە کاتی هێنانی ئەو مەڕانەدا. ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
بینیمان پلەکانی گەرما ڕۆژ دوای ڕۆژ بە تایبەت لە باکووری کوردستان بەرەو دابەزینی زیاترە ڕوا و شەپۆ لە سەرماکە زۆرتر لەوە دەبینرێت یاخود دیاری دەکرێت چۆن چەند ڕۆژێکی شەپۆلێکی چڕی بەفر و بارانبارینیش زۆربەی شارەکانی باکووری کوردستانی گرتوتەوە و ئێستش ڕەوشی کەشوهۆی شارەکان تەموو مژاویە و مەودای بینین بۆ چەند مەترێک کەم بووتەوە وەکو پێشتریش لە باشوور ڕوویدا ئەو حاڵەتە ئەوەش دیمەنێکی جوان بێگومان بەو شارە یاخود بەو شوێنە بەخشێت کە زۆر جارە بینین لە شێوەی تابلوێکی دەستکرد خۆی دەنوێنێت یاخود ئەو کەشوهۆیە ئەوەنە جوان دەرەکەوێت کە دەستگاکانی کەشناسیش لەگەڵەوەی کە هۆشداریە دەن بە هاوڵاتیان لەو شەپۆ لە سەختەی سەرما بێگومان هاوڵاتیانیش حەز بە بینینی ئەو دیمەنانە ئەکەن و لە مەترسیەکانی ئاگادارە بن بەڵام لەگەڵەوەشدا لە دەستخوانی نادەن تەموو مژ و کەشوهەوایەکی ئاوا سەرنجڕاکێش ئێمەش ئێوە بێ بەش ناکەین لە بینینی و بەیەکەوە بینەری باکووری کوردستانە بینیم بزانین چ کەشوهەوایەکی هەیە. لا دوو ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی بارانبارین و دواتر بۆ چەند ڕۆژێک بەفر زۆرینەی شارەکانی باکووری کوردستانی داپۆشی. ئێستا ڕەوشی کەشوهەوای شارەکان بە دیاریکراوی پارێزگای دیاربەکر لە باکووری کوردستان تەواو تەماوی بووە و تەموو مژێک پەڵە هەور بە ئاسمانی شارەکەوەیە. ئەوەش هەرچەندە ئاستەنگی بۆ هاتوچۆ دروست کردووە بەڵام دیمەنێکی جوانشی بە تایبەتی با قەڵای زەرزەڤان بەخشیوە. هەرچەندە ڕەوشی تەماوی کەشوهەوای شارەکانی باکووری کوردستان بە دیاریکراویش پارێزگاکانی وان و دیاربەکر دیمەنێکی جوانی بە ناوچەکە بەخشیوە و بەشێک لە هاوڵاتیان بۆ تۆمارکردنی وێنە دەچنە سەر تەپۆڵک و بەرزاییەکان بەڵام شۆفێرانیشی تووشی گرفت کردوێتەوە چونکە ئاستی بینین تەواو کەم بووتەوە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرماوزستان گۆڕانکاری تەواو بەسەر کەشوهەوای شارەکانی باکووری کوردستاندا دێت بە شێوەیەکە پلەکانی گەرما تا ژێر سفردا دەبەزێت و بەهۆی تەموو مژ مەودای بینین کەم دەبێتەوە. دەستگای کەشناسی شاریوانی باکووری کوردستانش هۆشداری لەبارەی ڕەوشی کەشوهەوا داوە و داوای لە هاوڵاتیان کردووە ئاگادار بن لە چەند ڕۆژی داهاتوو سەرما و بەستەڵەکێکی سەخت ڕوو لە ناوچەکە دەکات. لەگەڵ شەپۆلی بەفر و بارانبارین کە بەو هۆیەوە ڕێگای دەیان گوند لە باکووری کوردستان داخراوە هاوکات بایەکی بەهێزیش بەشێک لە شارەکانی وەکو دیاربەکر وان هەکاری و موشی لە باکووری کوردستان گرتوێتەوە سەرمایەکی زۆریش ناوچەکەی گرتوێتەوە. ئێستاش بۆ زانینی زانیاریەکانیا بارودۆخی شار و شارۆچکەکانی کوردستان ئێمە ڕوو دەکەینە لای پامنەرانمان سەرەتا چمە لای ماهر شنگالی لە دوهۆک بزانین زانیاریەکان لای ماهر چییە بەیانیت باش ماهر ڕۆژێکی باش زانیاریەکان لای تۆ چییە و چ باسە لە دوهۆک ڕۆژ باش سڵا بۆدا و هەموو بینەر و هەفکارت مەژی بێگومان مەخواست کوان vê carêjî rewşa korona û vê nexweşiya ku li vê erdê heyî em dûr bikevin em berif dengê şimşalê biçin di nava şingada û serê şingalê û cihên ku êzîlên şimşal nav dengê xwe heye yek ji wan hunermendê ku niha mêvanê min e Elî İsa Şingalî serê çendîn salan e şimşalê lê da nav dengê xwe peyda kirbû dê bişî ciyana aware bûyî herî berdewam e dixwazim ku کاک علی کن ها بر هوی خود که تخوازه کو اشمار لیب دیم بی دنگی خوش بکن کاک علی دیاره کو تو بر هوی خود که کو ام دنگی تا بکن اگر بتر تناز بکن بینار تناز بکن جارا بريز بخيراتنا قناة ودكم قناة كردستان بستشار عزيز علي عيسى عليمة عزيز شنقاليمة عزيز المجمعيد وقريمة طبعا الهفتيام دا سبيكر ازمالي تفتيمه هر الهفتيام دا سبيكر علمي ما بيتشي زاروكم زيك تشكوكم باشا كان ألان ها اللي دي بودين هو سي على زيدم طبعا طنبور زيدم بس طنبور ما نينا شمشالي ليدم دوزالي ليدم وزرنا ليدم دي كلام كم دنگي تابقى ما تخازكم دنگي تابقى
دیچکەم دەنگێوانشی بکەین کەرم کرد فقالي أفشي ناكر لحظة قوتي كده رأف بيتكد دوزالينا ويد زرنينا دي كرم بيتكد وانا دنگي كوانش بكن لا بسالي بس بيدي دنگي زرني وشمشالي بي باشترا ما بس سرچاوا كرم طبعا نوجي بيتكد زنبرينا يا قنجي تشي نابت يعني دبي بالميك گەلک سپاس مەخواست کومە دام هەمە مە بتر دەنگێوی کرد بە ڕاستی کەگعلی ژیانە ئاواریدا هەر بەردەوام بووە و شەمشاڵێ و وان ئاڵا لێدا مێ بەگەرنجامەوە بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەت ماهێر بەڕاستی کەشتەکەی گەرم کرد دەستی خۆش بێ و سپاس بۆ تۆش بەڵێ ئەمڕۆ وەکوتم لە سەرەتاشەوە دەستگای ڕوانگە ڕێوڕسمی کۆتایی خەڵاتەکانی ڕوانگە ساز دەکات وە دەلاو لە بوارەکانی زانستی ئەدەبی یاخود هەموو ئەو بابەتانی کە دیاری کراوە خەڵات وەردەگرن دەبنە خەڵاتی براوەی خەڵاتەکانی ڕوانگە کە بۆ زیاتر بابەتی هوەری و زانستی ئەدەبی خەڵات دەکرێن ئێمەش میوانداری بەڕێوەبەری پرۆگرامەکانی دەستگای ڕوانگەمان کردووە بەڕێز نەوزاد عەبدولکەریم کە لە سۆدێ لەگەڵمەوە هەروەها ئەژین کاوە کە براوەی خەڵاتی ڕوانگەیە بۆ کورتە فلم لێرە هەردووکیان لەگەڵم ئەژی پاڵەوراوە ئینشاڵڵا بەدەمی من بێ کەواتەوە لێستەوە پێم وتی براوە ئەگەر وابێت هەرسێکمان هەر براوین ئینشاڵڵا بەخێر هاتن بەخێر هاتن کاک نەوزاد لە کێوە دەست پێ کات بە دیاریکراوی کاشمێر چەند دەست پێ دەکات و تاکەی بەردەوامە بێت ئەمڕۆ بە خۆشحاڵانەوە لە ساعت 3:30 ئێوارە لە هۆڵی مامۆستا سعد با بڵێن سعد عەبدوڵڵا ڕێوڕسمەکە دەست پێکات کۆتایی دێتە لە 5:30 لەو ماوەیە پالۆراوەکان مەسیری خۆیان ئەزانەکە کە یەکەم بووە دووە مەسیر زۆر باش ئەژین لە ئێستەوە دڵە ڕاوکێولا دروست بوو یان جارە تا ئەو کاتە شتێکی وانە لە ئێستەوە بە تاکیدی لەبەرەوەی کە
دوێنێ پرۆڤێکی زۆر باشمان کرد لەگەڵ تیمەکە زۆر باشە. ئیتر کە ئەوەی ئەکەنە سەر ئەمتر پێی دڵێ تر زیڕەکەی ڕاستەکەی. بەشداریکردنەکە خۆی لە هەمووی گرنگترە یعنی بگەیتە ئەو قۆناغە زۆر زۆر مویمەوە بەلای منەوە سە هەرسێکمان ئێمە براوین بەڵامیتر یەکێکمان توانیوێتی دڵی لیژنەکە زیاتر ڕابگرێت وەک لە یەکێکی تر بەڵام هەرسێکی ئیشی ئەکی دەم باشانی لە خۆیانەوە هیچ دەستگایەکی وا گەورە ئیشێک هەڵ نابژێرێ ئەگەر بە دڵی نەبێت لەبەری زۆر کورتەفی لەم چوو وابزانام 33 بۆ 32 دانە بوو بەڵێ کاک نەوزاد ئەم هەموو متمانەی لای پاڵێوراوەکان دروست بووە لە ئەنجامی چیەوە بۆ کە دەستگای ڕوانگە ماوەی چەندێکە هەموو ئەم کارانەی ڕێکخستووە و چۆن مەراسیمەکەتان ئامادە کردو بە تایبەتیش ئەمڕۆ چۆن بەڕێواچێت من یەکەم ئەڵێم ینی خۆشحاڵن کە گەنجیوامانەیە لە وڵاتی خۆمان ئەمتمانەیە لە خۆیانەوە بین دەستگای ڕوانگە بە دوای گەنجیوا گەڕێف ئەو هەڵیان بۆ بڕەخسێنیت کە بارەکانی خۆیان پیشانی خەڵک بدەن ڕێوڕسمێکی شایستە وەکەوە لە بەرامبەر میدیای بەڕێزی وەکو ئێوە متمانەکە لە خۆیانەوە هاتووە و ئەمانەی نمونەی گەنجیوا لە کۆمەلگا زیاتر بێت ڕێوڕسمەکە ئێمە ماوە چەند مانگێکە بە دوایین پرۆژەکە لە یەکی هەفتەوە دەست پێ کرد کاتی کە بە فۆرم ینی زانیاری بەڵاو کراوە لە میدیاکان کە ئێمە بە نیازی بەدوو بەرهەمی لەو دەبابەتەی کە دەستنیشان کراوە وەکو جەنابەت فەرموود بە بابەتی ئەدەبیتیدا هەیە و زانستی ئەگە بکرێ باسی لەوە بکەم ئێمە دەست پێشخەری کارە داهێنانی زانستیە پرۆگرام سازیە کورتە چیرۆ کورتە فیلم هۆنراوە وێنە کێشانە و لەگەڵ هونەی ڕێسایکڵین تاکژێنی میوزیک و کۆتایش بە فۆتۆگرافی و لەو ده بابەتە جیاوازەیە خاتون لە کورتە فیلم ئێستا خۆی لەگە دوو بەڕێزی تر پالێراون بۆەوەی لە دوای سعات سێنی و خەونەکە یەک لەوان بەدیدێت وەکو جەنابی شوتی هەرسێکان براون ئەم سێ لە کۆمەڵک پرۆژەی تایبەت کە پێشکەش کرابن لە بابەتی کورتە فیلم وابزانام لە کورتە فیلم ئێمە 32 پرۆژەمان هەبوو لە فەرانسا بە نزیکی چەند پرۆژە هەمووی بەگشتی پێشکەش بە ئێوە کرا پێش ئەوەی دیاری جا بکرێتەوە زۆر سپاس بەوەم پرسیارە 544 چوار پرۆژە لەو بوارە جیاوازانە بەڵێ زیاتریان لە وابزانام لە بابەتی کورتە چیرۆک بۆ 125 پرۆژەمان هەبووە بەڵام لەو سی پالێوراوەیە کە هەمانە وەکو جەنابەت فەرمووی سێمە لە هەر بابەتەکە سێ پالێورامان هەیە 53 لە سەدیان لە ڕێگەزی مێ 47 لە ڕێگەزی مێ ئەوە جێی خۆشحاڵی ینی زۆر زیاتر کارەکەن و بێگومان هاوتاییەکەن یاخود هەردووکیان ئێوەش بە هاوکاری ئەوان ئەگەنە ئەوە معادلەیەکی هەمیشە یەکسانە بێت ئینشاءالله کاک نەوزاد جیاوازی خەڵاتەکانی ئەم ساڵ چییە بەراورد بە ساڵەکانی دیکە ئەکرێ ئێستا ئەم ساڵ 2020 خۆ دەزانین جیاوازیەکە ئەوەی لەبەر کۆرۆنا ینی ساڵی کۆرۆنا شێوازی پێشکەشکردنی کۆکردنەوەی بەرهەمەکان لە شارە جیاوازەکان لە زمانی ئەم شارانە شاری کەرکووکی خۆشەویست بووە بۆەوەی ئێمە کەمترین با بڵێن پێکەڵی لەگەڵ خەڵک بکرێمە زۆربەی بابەتەکان بە شێوازی ئۆنلاین کە ئەوەی دەکرا لە بابەتی ئۆنلاینە پێشکەشی بکەن بێژێ لەوە ئۆفیسمان کاتێک کە بەرهەمەکان وەلە ژرا لە ئۆفیسی ئێمە لە هەڵەبجا لە سلەیمانی لە دهۆک لە هەولێر ئەوە هەروەها ئۆفیسی خاتونێکی بەڕێز لە شاری کەرکووک کە توانی یارمەتیمان بدات بەرهەمەکان کۆ بکرێتەوە بۆی کەمترین شێوازی تێکەڵبوونی هەبی لە لایەک دیکەوە کێشەی ئەومانە بچۆن و ئەو ڕێسمەیە ئەنجام ئەدەی لە ظروفێکەوە ئەبا ئێستا وەکو جەنابەت ئێستا باس کرد ئەکرێ جەنابەت بێیانە ئێمە ئەوانەی کە ئەمڕۆ بەشدار ئەبن لە ڕێوڕسمەکە لە VIPەوە هەتا با بڵێن کەسێکی نۆرمال کە بەشدار بێ هەمویان لە ماوەی ئەو 40 ساعتە ڕابردوو هەمویان فەحسی PCR کردووە ڕاستە هەروە بەدەمام کە لە ژمارەکەی کە میێوانن کە لە ئێمە خۆ دەزانانی ئەو قاعەیە زیاتر لە 1000 نەفەر ئەگرێ ئێمە عەدەدێکی زۆر مەحدود داوەتمان کردو داواکە بۆ هەموو خەڵک نییە بەداخەوە ناتوانین هەموو خەڵکێک میێوانی بکەین ئەمڕۆ لە بەرەم زۆر هۆکارێ بە شێوەی ئۆنلاین هیچ پەخش ناکەن بەڵێ ئینشاءالله بە شێوەی ئۆنلاین بەخشەکرێت ساعت 3:30 دەست پێ ئینشاءالله ئەژین خان پێم بڵێ چۆن بوو بڕیارتدا پێشتر بیرت لەوە کردبووە کە ڕوانگە هەموو ساڵێک ئەمڕۆ ڕسمە ساز دەکات وابێتە پاڵپشتێک بۆ گەنجان تۆش لە باگراوەندی ئەمەوە یاخود خۆت کارت کردبوو پێشتر ئەدویست دەواازەیەک هەبێ بۆ پێشکەشکردنی کارەکانت ڕاستەکەی
پێشتر کارم کرده بوو بەڵام زۆر زۆرم پێخۆش بوو کە پرۆژێکی لەم شێوەیە لێرە هەیە لەبەرەوەی ئەگەر تێبینی بکەین زۆربەی گەنجەکانمان لە هەموو بوارەکانەوە خاصەتە من باسی بواری خۆمەکەم لە شۆرت فیلم کە ئیشێگەکەین بیلۆکین و بینێرین بۆ دەرەوە بینێرین بۆ فیستیڤاڵی دەرەوە نە جەماعەتی خۆمان یعنی نە گەنجەکانی خۆمان یان نە بینەری خۆمان ئەیبینێ و ڕاستیش بڵێم کەمی ئەم جۆرە ئیڤنتانەشە ینی زۆر زۆر کەم هەمانە و ئەگەر هەشمان بێت کۆمەڵێک کەس کە زۆر باشترن لە بواری سینەما دەستیان گرتۆ بەسەریان ناتوانانی هەموو ئیشێک پەخش بکەین و حەقی خۆشیانانی هەنێجار فیلمێکە باش نەبێت ینی پامێکی باش نەگەێنێ مەفروز نییە لەم کاتەیە کە ماوەیەکی کەمە زۆر زۆر فیلم دروستکردن زیای کردووە ینی من لە سلێمانی و سەیرەکەم لە ماوەی ئەم ساڵا زۆر زۆر شۆرت فیلم کرا 2 فیلم کرا ینی ئیش زۆر زۆرە کرا ناشکرێت لایانی ئەرێنی باسیەکە لایەنی ئەرێنی بەڵێ لە لایەنی نەرێنیەکەشی ئەوەیە کە تۆ ناتوانانی ینی هوەرە تۆ ناتوانین بە کەس بڵێ ئەو شتەمەکە من ئەم بەمنەوە پەیامەکە گەێنم لەوانە بێت چیرۆکێکمان هەبێت بە من و تۆ هەردووکمان جیاواز بیکێڕینەوە لەبەرەوە پێم خۆش بووە مشتێکی گەنجانەیە و شتێک نی ینی نابێت زۆر باز هەڵی بەسەر خەڵکە بڵێ من ئیتر زۆر زۆر باشم ئەبێ بە هەنگاو بڕۆی و ئەمەی کە کردیان ڕوانگە زەخرابە کێشەنیە بەیانە گلەیمان نییە چونکە هەموو هەڵمان چاوە سوورە بێ ئەمە جوای لێ ڕوانگە ناحەتێکی خۆت وەرگرە کێشەنە بە باسی واکەین ئاستەنگێک هاتە پێشیان و هەم بۆ تۆ بۆ ئێوەش بە تایبەت بۆ هەموو ئەو لاوانەی تر کە بەشداریان کردووە وەڵای ئاستەنگێکی وانە بوو لەبەرەوەی کە دەستگای ڕوانگە هەموو ئەو تێبینیانە یاخود هەموو ئەو خاڵانی کە پێویستە کەسێک لە ئیشەکە هەبێ نووسی بوویان ینی ئەگەر کەسێکی زۆر سەرەتاییش بێ لە بوارەکەی خۆیان ئەتوانێت ئەم شتانە بە مەزبوطی تەطبیق کات و بینێرێت لەبەرەوە من شتێکی وان بۆ دروست نەبووە ئەگەر شتێکە بۆ یادایە ئەماتوانی تەلەفۆنیان بۆ بکەین ینی تیمێکی جوان بوون ئەماتوانی قسەیان لەگەڵ بکەین ئەوە نەبوو ئیشی خۆیان بکەن و بڕۆن ینی زۆر جار هەبووە 9 شەو دەیشەو من تەلەفۆنم کردووە شتێکم داوا کردووە بزانم ئەتوانم ئەو شتە بکەم لەبەرەوە ئەمە زۆر زۆر خۆشەوە زیاتر واولێکا کە پشگیری گەنجان بکەن و واد لێکا کە هەوڵ بێ هەموو ساڵێ بەشداری بکە یانیگەر یەکەم نەبی زۆر باشە لای ئێوە چۆن بوو چۆن توانی ئەو ئاستەنگانی یاخود و کێشانی بە تایبەت بەهۆی ئەوەی کە باستان کرد قەدەغی هاتو چۆ بوو و کەمتر ئەتوان ڕابەریەکەوتن هەبێ کێشەکان چی بوون زیاتر کە هاتە پێشتان ئەکرێ بڵێم بە دوو شێوازی جیاواز یەکەمیان بەهۆی کۆرۆنا وەکو باسم کرد ئێمە هاتو چوون لۆکداون هەبوو هاتو چوون ئاسانیە لە بینی شارەکە تەکنۆلۆژیە یارمەتی ئێمەیدا بەو شێوازەی کە تو لەگەڵ دادوەرەکان ئەوانەیە هەڵسەنگانیان دەکەن یان یەک لە بابەتەکان ئێمە دادوەری بەڕێز لە لەندەنەوە لەگەڵمەوە بەکارهێنانی بەرنامەی زووم یان سکایپە ئەمە توانیمان لەژنەی هەڵسەنگاندن پێ کۆیان بکەینەوە پێش ئەوەی کە کاتی بەرهەم هەڵسەنگاندن بێ ئێوە خۆیان لەگەڵ یەک دابنیشن و با بڵێن ئامادەکاری لە بۆ ڕۆژی هەڵسەنگاندن بکەن تەکنۆلۆژیا یارمەتی دەرێکی باش بوو بەڕاستی دوای ئەوە ئێمە بیرمان کردو چۆن ئەم ئێڤنتە بکەین ئەم ئێڤنتە کە کاتەکەمان دانا بۆ دوا خراش بوو کۆتایی ساڵ هەر لەبەر یەک لە هۆکارەکان ئەوە بوو ئێمە وتمان بەڵکی زروفەکە باشترە بێت چۆن تو موافقەوە لەگری چۆن ینی ئاستەنگی زۆر دێدا بوو لە باگراوندەوە لە هەموو ئیشێک وەکو ئیشی جەنابتانیش ئیشی ینی کۆمەڵە گیر و گرفت هەیە ئەبێ بەسەرێدا بڕۆی بۆ ئەوەی بتوانی بەرهەمەکە باش پێشکەش بکەی فاکی دەگە بڕۆیە ڕۆژانە ئێمە تەسەوڕێکم لەو مای ئەو 6 مانگەی ڕابردوو بە تایبێت گیر و گرفتی زۆر هەبوو بەڵام خۆشبەختانە بتوانیمان بگەین ئەو ڕۆژێک کە ئەمڕۆ چەند سەعاتێکین لە پێش ئەو ئێڤنتەکە بتوانین ئەم لاوانی بەرهەمەندی وڵاتی خۆمان لە نێر لە مێ و لە کچ و کوڕ با بڵێن پێشکەش بکەین بە میدیاکان و بە خەڵکی ئێمە ئینشاءڵڵا خەڵاتەکانی ڕوانگە چەند ساڵێک کە بەردەوامە زیاتر لە بابەتی یاخود بڵێن دە سێکتەرەکانی ئەدەبی و هونەریە ئێوە زیاتر دەستنیشانیەکان یاخود کاتێک کە پرۆژەکانتان بۆیێت لەسەر ئەساسی یاخود لەسەر ڕوانگەی ئەو بیرکردنەوەی گەنجانە کە نردویانە پرۆژەکانیان تەقدیم کردووە یاخود ئێوە خۆتان دیاریەکەن و ئەوانیش لەسەر ئەوە پرۆژە ئانێرن زۆر سپاس لە ساڵی 2014 با بڵێن ئەم دەست پێشخەری دەست پێ کردووە 7مین ساڵە
دە بابەتمان هەیە وەکو لە بدایەتە عەرزم کرد ئێمە ئەو دەبابەتە ئەلان دەکەین بەڵاو یەکەینەوە گەنجان ئەتوانن لاوان خۆیان بوارێک بە یەک بوار تهدید بکەن و پێشکەشی بکەن من ئەلێرە ئاماژە بەوەیە کە من پرۆژێک ترمانەیە پرۆژێک کتێب ئەمڕۆ ئەم ساڵە با بڵێن شتێکی سیر بوو یەک لە براوەکانی پرۆژەی کتێب کە لە شاری حەلەبچە بوو خۆی توانی بارەی خۆی لە بواری زانستیەوە پرۆژێکی پێشکەش کردووە ئەمڕۆ خۆی وەکو پاڵێوراو هەم دەستنیشان کراوە گەنجمان هەیە بەهرەی جیاوازیە هەم لە نووسینەوە خۆی توانی ئیزبات بکەم هەم ئەمڕۆ یەک لە پارەوراەکانە لە بواری داهێنانی زانستی بەشدار دەبی لەگەڵمان ئەویش لە شاری هەڵەبچەیە گەنجانی ئێمە مەبەستم ئەوەی ئەتوانن لە بەهرەی خۆیان بدۆنەوە بە شێوازی جیاواز ینی ئەمەش وا ئیندیکیتەرێکی وایە کە ئەمە گەنجی بەهرەمەندمان تایە توانای تایە بەڵام ئەبێ دەستنیشان بکرێ و یارمەتی بدرێت بێگومان گەنجان بیرکردنەوەکانیان فراوانەوە بەربڵاوە کاتێوە توانی وتانە لە هەموو ئەو بیرکردنەوەوانە دەواازێکیان بۆ بدۆزنەوە کە پرۆژەکانیان پێشکەش بکەن کاک نەوزاد دادوەرەکانتان کێن ئەمە بزانم ئەوان زانیمان کە میوانەکان یاخو بەشدار بووەکانتان لە هەموو شار و شارۆچەکانەوە هاتوون ئایا دادوەرەکان کێن لە دەرەوەی وڵات هاتوون یاخود تەنها کەسانی ئێرن لە هەموو بوارەکاندا دادوەری تایبەتان داداون پرسیارێکی زۆر لە کاتی خۆیەتی دادوەرەکان ئێمە دەستنیشانیان دەکەن بەڵام دادوەرەکان خۆیان با بڵێ ڕێسایەکان ئادەنن ئەو مەرجانە دائنێ مەرجی تایبەت بە هەر بابەتێکەوە ئەو دادوەرە بە ڕێزانە ئێمە لە هەر بابەتێکەوە دوو دادوەرمان داناوە هەمویان کوردستانی ئەکرێ ئەم شتەیە بڵێن هەندێکیان احتیمال لە دەرەوەی وڵات بن ئەو کاتێک کە هەڵسەنگاندن کراوە بۆ پرۆژەکان ئێمە دادوەری لە دۆهۆکمان هەیە گەرمیانمان هەیە هەڵەبچەمان هەیە ئەمڕۆ زۆربیان بەشدار دەبن لەگەڵمان ئەوەی کە توانوێتی لە کاتی ڕێوەڕسمەکە ئەژین پێمان بڵێ کاتێک کارتە کرد کورتە فیلمێک چەندێکی پێچوو ئەرکومان دووبوونی زۆری ئەویست چۆن سەپۆرتیان کردیت دەستگای ڕوانگەیە خۆ تەنها خۆت کارەکانت کردووە و دواتر پێشکەشی ئەوانیەکەیت ئەم شۆرت فیلمە خۆم یەکەم جار کارەکەیم کرد من خوێندکاری زانکۆ بووم بەشی سینەما ئیتر پێویست بوو لەسەرمان کە ئەترۆحەیەک بکەین وەکو کۆتای ساڵ چیرۆکێکمان دۆزیەوە و دەستمان کرد بە کارکردن تایە یەکێک لە خاڵەکانی ڕوانگە ئەوەیە کەم ئیشە نابێت نمایش کرابێت ینی ئیشاش بێستە باسی بکەین ناوی چێشت نانا باسی یەکەم ناوی یەک لە شەشە ئەو شتانە ئەسوێ بزانم فیلمەکە بە ناوی چیە و باسی چییە کە ئەگەر هەر ترایلەرێکی بچووکی بڵێ چەنە خۆی کورتە فیلمە بەس کورتەیەک بۆی ڕوون بێت ناوی یەک لە شەشە یەک لە شەش بە ناوی چەکێکەوە هاتووە کە شەش شوێنی بەتاڵی تایە و یەک شوێن فیشەکی تایە باز لە قوربانی دانی باوکو و مناڵەکات بۆ یەکتری ئەمە زۆر جار بەس باوکو و دایکە بینین لە فیلمەکانە کە قوربانی ئێن بە بۆی کە مناڵەکانیان ژیانێکی جوانتریان هەبێت یاخود ئەو شتی کە ئەیانەیە پێی بگەن بەڵام لەم فیلمەیە بە پێچاوانەوە هەنێجارە بینین کە مناڵیش لە پێناو دایک و باوکیان قوربانی ئەیە بەڵام لەوەی مناتۆ جێشتەکە گەنجانەترە قوربانیانی کوڕەکە بە شازێکی غەڵەتە ینی ڕێگاکی غەڵەتی هەڵبژاردەوە بۆی هاوکاری باوکی بێت کە ئەمە پیشان نایەوە بۆی کە هەر کەسە شتێکی ویست بچێ بیکات بەڵام هەنێجارمەکە چییە توێت چ پەیامێک گێنی هەنێجار هەنێ غەڵەتێ پێویستە ببینرێ بۆیە نەکرێتەوە ینی ئەوە گرنگترین شتە ینی تۆ نازانیت هەتاوکە ئەو شتە نەبینیت وە فیلم تاکە مەبەستی ئەوەیە کە هەنێ خاڵی شاراوە هەن ئەبێ پیشانی بیت بۆی کە گەنجەکان نیکەنەوە ینی من ئێستا نازانم کە ئەم شتە غەڵەتە هەتا نەیبینم و ئەنجامەکەی نەزانم لەبەری هەمومان یەک ژیان ئەژین بەڵام پێویستە چەند تەجروبەیەک ببینین ئیتر لە ڕێفیلمەوە بێ یا کتێب خوێندنەوە بێت تەجروبەی ژیانی خەڵکەکان ببینین بۆیە بزانین کە چ ڕێگایەک بگرینە بەر و بەلای منەوە یەکێک لەو سەبەبانەی کە ڕوانگە ئەم شۆرت فیلمی هەڵبژارد ئەوە بوو کە پشتگیری گەنجانەکات بەوەی کە هەنی کاری غەڵەت هەیە نیکەن بۆی کە بە مەبەستێک بگەن و ئەوە تاکە مەبەستە بەلای منەوە ینی هەم بۆ خۆم و هەم بۆ ڕوانگەش کە بیر لەوە ئەکاتۆ کە گەنجان هەموو کات گەشتبینتر بن لەبەرەوەی لیژنەکەش زۆر جار پرسیارێکات ئەڵێ بۆ گەشتبینانە بیر ناکەنەوە ئەبێت گەشتبینانە گەنجەکان بیرکەنەوە بۆ ئیشی باشتر بکەن نەک زۆر ڕەشبین بنویتر ئەمە وایە تا چەند کاردانەوەی هەبوو لەسەر هاوڕێکانی دیکەت کە تۆ بەشداریت کرد و بڕیارەدا پرۆژەکەت بنێری وەڵا زۆریان پێخۆش بوو
ینی خۆشحاڵ بوون و ڕوانگە لە بەرەوەی 15 بۆ 25 ساڵ ئەو کەسانی ئەتوانن بەشداری بکەن ینی هەموو کەسێ ناتوانێت بەشداری بکە و لەو کاتەیە من چانسم هەبوو لەبەر ئیشەکەم حاضر بوو توانین بەشداری بکەم دەرفەتی زیاتر بدرێ بە هەموو گەنجانی بەشداری بکەن. کاک نەوزاد ئەزانین ماوەی ئەوە 7 ساڵە ڕوانگە چۆن خزمەت بەلاوانەکە بەگشتی پێمان بڵێ ئامانجی ڕوانگە چییە هەموو ساڵێک لە پێدانی خەڵات لەم بوارە جیاوازانەدا و بە تایبەتیش بۆ لاوان. زۆر سپاس. ئەزانم ئێمە لە ڕوانگە ئێمە زۆر سەرێکی ترین دوو بابەت کە دوو چین کە مامیان پێدەین یەکەمیان لە بواری پەروەردەیە کە هەر گەنجش خۆ لە دووەمیان بواری لاوانە و گەنجە. یەک لەو پرۆژانێک کە کات لە دەستپێکی با بڵێن ساڵی دووەمەوە لە دروستکردنی ڕوانگە ئەو پرۆژەی خەلاتەکانی ڕوانگە هاتووە. بابەتەکان بدایەت ئەوەندە زۆر نەبوون، ئێستا 10 بابەتن. هەر بۆ ئەوەیە تو لە بواری جیاوازەوە بەهرەکانی خەڵک بەهرەکانی گەنجان لاوان بدۆزیێن ناو کۆمەلگای ئێمە و دواتر ینی ئەمە با بڵێن هەموو کارەکە نین بەڕاستی کارێکی قورسە کە تو بتانی چۆن گرنگی بە گەنج بدەین، بەڵام ئەوە دەرگایەکە بۆ ئەوە یارمەتی خەڵکی تدەدات بۆ ئەوی کە بە دوای گەنجی بەهرەمەند بگرێ بۆ ئەوەی دەستی بگریت و قۆناغەکە تەواو بکە. ئەمە قۆناغێکە بەڕاستی کاری زۆری پێویستە. بەردەوام لە دەستگای ڕوانگە ئێمە خەریکین با بڵێن بۆی بە دوای دەستپێشخەری نوێ بگەڕێن چۆن بتوانین یارمەتی گەنجان بدەن، بەڵام بەتەنیا بە ڕوانگە ناکرێت بە کەسانی تریش دەکرێت. من دڵنیام کە کەسانی تر ڕێکخراوی تر هەن زۆر وەکو ئێمە یان زیاتر لە ئێمە لە بە دوای گەنجان ئەگەڕێن و بۆ یارمەتیان بدەن دەستپێشخەری. ئینشاءالله بە هیوای سەرکەوتن و ئەمڕۆژ ڕێوڕسمێکی جوان و پڕ سوود ئینشاءالله بۆ هەموو گەنجان و ئێوەش بەڕێوە بچێت. زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆکە بەڕێستان وەکو سەرپەرشتیاری گشتی یاخود بەڕێوەبەری پرۆگرامەکان لێرە بوون و ئەژین خانج وەکو بەشدار بوو ئینشاءالله وەکو براوەش هەر براوان وەکو وتمان، بەڵام بۆ هیوایم هەمووتان سەرکەوتوو بن و بەردەوامیش بن لە کارەکانتان. دووبارە بەخێر هاتن. زۆر سپاس. سەبارەت بە شەوی یەڵدا کە ئەم شەوی یەڵدایە، شەوی یەڵداش دەکەوێتە 20 لە سەر 21 کۆتایی مانگی هەموو ساڵێک و ماوەی ئەم شەوە لە هەموو شەوەکانی دیکەی ساڵ درێژترا و کۆتاشەی وەرزی پاییزە بەداخۆی تر پاییز بەجێ هێڵین. لە دێر زمانی شەوە گەلانی ڕۆژهەڵات هەموو ساڵێکیادی ئەم شەوەکەنەوە تێیدا کۆبوونەوەکەن خێزانەکان بەیەکەوە چالاکیانە بێت و بە خوێندنەوەی بەرهەمە ئەدەبیەکان وەک شێعر و چیرۆک و گوێگرتن لە میوزیک ئەم شەوە درێژە دەڕازێنەوە، چونکە پێیان وایە شەیەکی تەواو درێژە و زۆر درەنگ ڕۆژە بێتەوە کە چەندین چیرۆکیشی لە پشتەوە هەیە و شەوی یەڵدا بەرهەمێکی ئەدەبی میوزیکاڵیە لە شعرەکانی شوانە ئەحمەد. بێگومان شاعیران هەموو هەلێکیان قۆستۆتەوە بۆ ئەوەی کە میوزیک یاخود شعرەکانیان کە پێشکەش بکەن و ئەم شعرانە لە گوڵبژێرێکە لە کتێبی 444 شەویش شوانە ئەحمەد بە شوەیەکی سەردەمیانە کاری تەکنیکی و میوزیکی لە شاری ئیستانبول تورکیا بۆ ئەنجام دراوە. ناوەڕۆک و میوزیکی بەرهەمەکە تایبەت کراوە بە شەوی یەڵدا کە لە چوارچێوەیەکی ئەدەبی و هونەری و بەرزدا بەرهەم هێنراوە. ئێمەش بابەیەکەوە گوێبیستی ئەو بەرهەمە ببین. شەوی یەڵدایە و دڵم پڕ دەردەبێتۆ، هەستم نەماوە گیانم وەک بەردەبێتۆ، مەلی خەیاڵم شکاوە پەڕووباڵی، گەڵای سەوزی شعرم وشک و زەردەبێتۆ. شەوی یەڵدایە و خۆر مشتێکی لێماوە، تیشتی زێڕینی خۆی ئێستا بە شەوداوە، شەویش بەرجی تاریکی پۆشیوە چونکە پاییز تەرمی سەدان گەڵای لە خاکناوە. ئەم شەو هەر خەیاڵێکی خۆشم بۆ نایە، نازانم دڵم لەگەڵ خۆشم بۆ نایە، ناوت شەو ڕۆژ دەسەرزارم بوو کەچی، هێندە وێرانم ناوی تۆشم بۆ نایە. ئەم شەو من لەگەڵ مەرگ یەک هاوچێشەمە، هاودەمی باڵای ئەم ئازار و ئێشەمە، نەتەنیا لەگەڵ دووری و دابڕانی تۆ، من هەتا لەگەڵ دڵی خۆشم
کێشەمە پێم خۆشە منداوەتی شەوی یەڵدات کەم جارێکی دی بە شێعرەکانم شەیدات کەم تۆ لەگەڵ خۆر ئاوا بووی لە دڵم کەچی ئاخر لەکوێ منەم شەو دیسان پەیدات کەم من هەر تۆم دەوێ بە من چی ئەوانی دی عاشقی تۆم عشقی من چی بەوانی دی شعرێکی خۆش بوو بە تایبەت ئەگەر ئیتر شەو ئەگەر یادی شەی یەڵدامان کردەوە گوێگرتن لەو شعرانە چێژێکی جیاوازترایە بە شەوەکەمان بەشێک لە شاعرانی کورد شەوی یەڵدا لە ناو هۆنراوەکانیان ڕەنگی داوەتەوە ئێمە شعرێکی شاعری گەورەی کورد نالی پێشکەشەکەین کە زۆرینەمان کاتێک باسی شەوی یەڵداکەین یەکسەر ئەو شعرایەتەوە بەرگێمانیەتەوە خەیاڵمان کە دەڵێت شەوی یەڵدایە دەرجوورە ئەم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنورە ئەم شەو دڵم وەک حاکمی مەعزوو لە قوربان خەڵاتی وەسڵی تۆ منزورە ئەم شەو دڵیش مەیل بە دیدەی تۆیە بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورە ئەم شەو کە تۆی شاهی چێک و لاهی دیدە هەستان چ باکم قەیسەر و فەخفورە ئەم شەو لە خەو هەڵساوەیان ئاڵۆزە چاوە هەمی شەوایە یا مەخمورە ئەم شەو سروشکم نەقشی چاوی تۆ دەکێشێت جێگەم سەردارەکەی منسوورە ئەم شەو مسڵمانان دەپرسن حاڵی نالی لە کونجی بێکەسی مەهجورە ئەم شەو ببورن لە خوێنەوەی شعرەکەم چونکە من خوێنەرێکی باشی شاعر نیم لە کەم و کوڕەکانی ئەبورین بەڵام هەر بەردەوامە بم کە شارێکی دیکە هەیە ئەویش شاعیری کورد ساڵح بێچار شعرێکی تایبەتی بە شەوی یەڵدا هەیە و ئەڵێت شەوی یەڵدا خەڵوەتی دڵ لە سەجی مۆم پێ دەبێ لەو شەوگارەی ئەویندا هێلانەی ئیشق چێ دەبێ دڵ هەنارە شەوی یەڵدا پڕ لە دەنکە مرواری وەک ملوانکە بۆ گردنی ئەوینێکی یەکجاری بەو هیوایم شەوێکی پڕچێژ و خۆش بەسەر بەرن جگەلەوەش شەوەکەتان لەگەڵ ئەندامانی خێزانەکە دوور لە هەموو جەنجاڵێکی ژیان بەڕێ بکەن بە گوێگرتن لە شعر و خواردنی هەنار و میوە و شیرینی بەچێژ ژاکال فەقێ خۆشنا و خەڵکی شاری هەولێرە و تەمەنی 35 ساڵە و 29 ساڵە لە سوی دەژی خوێندنی لە بواری مارکێت و ڕاهێنانی تایبەتی تەواو کردووە پێمان سەیرە خوێندن لە بواری مارکێت ئێمە چەند بابەتێکی دیاریکراو هەیە بەڵام ئەم خاتونە ماوەی 10 ساڵیشە لە بواری وەرزش و ڕاهێنان کارەکات لە چەند بەرنمێکی تایبەتدا بۆ کاتی مانەوە لە ماڵەوە بۆ بینەرانی پرۆگرامی ڕۆژباش دەخاتە ڕوو و بینەران دەتوانن بە شێوەیەکی سادە و بەبێ ئەوەی پێویست بە ئامێری وەرزشی بکات لە ماڵەوە دووبارەی بکەنەوە و سوودی لێوەربگرن بتوانین ئەگەر کاتیشمان نەبێ بڕۆین بۆ هۆڵەکانی وەرزش ئێمە لێرەوە چەندی منێکی وەرزشکردن کە لە ماڵەوە دووبارەیەکەینەوە بە یەکۆی بینی ڕۆژ باش ڕاهێنانی ئەمڕۆ سێکولەکە ئەم ڕاهێنانە زۆر باشە گە لە ماڵەوە بیکەی کە ناتوانین بچی بۆ جیم کە خاستان کۆرۆناکە پێیا بووە بۆ لە جوانکردن یان بۆ سەحیەتی خۆت ئەوە دەست پێکەین پێ ئەجنۆ شان ڕاست بێ نەفەسە کێشیت سکیشت ئەبێی ژوورەوە ئەچی بۆ خوارەوە ئەجنۆ دەستتەکی بۆ خوارەوە ئەی یان ئەتوانی بە ئەژنۆکەت پێی بۆ خوارەوە پوشەپس بیکەیت ئەچی بۆ سەرەوە ئەمانە 3 جاران 30 سانیە ئی دووەم ئەپەڕیت ئەوێ بۆ دواوە ئەپەڕیت و دێ بۆ دواوە ئی سێوەمین لانجز لاقت بێ بۆ پێشەوە ئەجنۆ لاق وشان یەک ڕاست بێ ئەی بۆ خوارەوە سەرەوە خوارەوە سەر و نەفەش بکێشە وای گۆڕیت
ئاخی جان ئەچی بۆ خوارەوە دانیشیت ئەگە حەزەکەی قاشەکانت تێخێ بەیەکەوە دەستەکانت یەکێ بەیەکەوە ئەوە پێڵەن ڕەشن تویست ساید تو ساید ساید دوو جاران 25 یان ئەگەمە زەحمەت بێ ئەتوانی قاشەکان لە خوارەوە داینەی لە عەرزەوە ئەوە بۆ هەموو ماچەکانی سپ باشە پاش دوو جاران 25 قاچەکان تێ بەسەرەوە دەستەکان پشت دایەنەی دانە دانە و نەفەسە کێشیت ئەوە بۆ ژێرەوەی زگە سێ جاران 12 بۆ ئەم ژێری زگی ئاخەرین ئەوە کێشیت دەستەکانت لە پشت و دائەنیت یەک قاچ هەرزەکە ڕای ئەکێشیت و دەستت بەخێیە قاچێکی تر دوو جاران 15 و یەکۆر ڕاهێنانی ئەمڕۆ بەس بۆ لەشنگەرمکردن بوو کە مایچەکانمان ڕەق نەبن کاتێکی خۆش کاتێکی خۆش بۆ هەمووان بەو هیوایم کە هەمیشە ئاگاداری تەندروستی خۆتان و جەستەتان بن بینیتان و بیستان کە ئەمڕۆ پرۆگرامی ڕۆژباش چەندین بڕکەوبابەتی بە سوودی تێدا بوو هەواڵ و زانیاری لە هیچ ڕێکەوە بێ بەشمان نەکردن بۆیە ئێوەش تەواوی ڕۆژەکەتان بە خێر و خۆشی بەڕێ بکەن و بە هیوای تەندروستێکی باش تا سبێنێم وەلاتان هەر شاد و کابران بن ماڵەوە.